دبن هەڕەشەیە وان دیواران ئەزمونان ئەنجام دەدەن. ئێکە ژێ پۆلێن قوتابخانەیە گوندێ دۆستەک لە بەردەڕەش. دیوارên wê tijî diriz bûyne û metirsiya herfînê li ser e. Qutabiyê ezmûnên dîmahîka werzê duyê têda encam didin û hêvî xazin bo salanî çareserek bo vê rewşewan bihête dîtin. دنیا زۆر ساردە و بارستانە ئاوی زۆرێک زار زۆر دێتە ژۆرە و هەوایەکی زۆر دوارەکان دێنە ژۆرێ. ئێمە بۆ قوتابی مەجبورین ئەوانە لەگە خۆمان بینین بۆ ژێرمان داک و بچە گەرم بینەوە و تەندروست بێت. یعنی ئەگەر قوتابێک لە بن دیوار دانیشتووە یان کات یاریکردن بە ئەگەر دیوارەکە بەسەری بەرباوە ئەو لانە حکومەت دەبێت چی بکاتن بۆ ئەوەی لە پەیوەندیدارەکان بدەن هەر دەڵێن قوتابی نەوەی داهاتووە قوتابی نەوەی داهاتووی ئێمە ئەدی ئەگەر نەوەی داهاتووان هەیە نابێ مەکتەبێک یان ژیانێکی خۆشیان بۆ دابین بکەن بۆەوەی بخوێنن بۆەوەی زیاتر سەرکەوتوو بن. 105 قوتابی ji 10 gundên dewrûber li qutabxaneya dostek ya amadeyî dixînin. Li sala 2003 were qutabî û mamosta bi tirs û dilerrawkê têda dewamê dikin. 15 sala dawa çareserkirina vê rewşê dikin û bêwelam mayne. لێرە شێ هەیە ڕوتوبە هەیە لەسەرەوە ئاو ڕادەوەسی لەسەر خانی و لێرە درۆپە دەکاتن حتا جێگۆڕکێ دەکەین بۆ قوتابیان کە تێن دادەنیشن بەڕاستی گەری جەهەتیمە ژۆرێ تەڵەبم هەر گواستەوە لە جێ خۆی چکە بۆ درۆپە دەکاتن لە کاتی خوێندن. بەریا چەند ڕۆژان بەشێک ji dîwarên qutabxanê herrifîne. Ev dîware di bin karîgeriya hewayê de herrifiye. Eger di salanên bihê da ev qutabxane nehête nûjenkirin yan jî qutabî li vêre nehêne ve guhastin renge dîwarên polan jî di bin karîgeriya bawbaranan da be herrifin û ziyanên giyanî jî li dîv xwe bînin. Qutabxaneyên Qerenaz, Behrewan, Xemîzkiçk û Amyanok jî metirsiya herrifînê li ser e. Vedîtin bo qutabxaneya dostek û van her çar qutabxaneyan jî hatîne kirin. Êk ji wan pêdivî be nûjenkirinê û ewên din pêdivî be avakirinê ne. سەبارەت ئامادەیە دۆستەکیە تێکەل مەدەرخستە بۆ کێری گوژمێ 5 میلیۆن و نیوە وردبینیا بۆ هاتیەکێرن وەزیری سەرخەت ئینشاءڵڵا ماوەکی گەلێک نێزیک دێ بۆ هێتا نۆژانکێرن پشێوەکی ئەندازیاری درست بنسبەت قوتابخانێت مەترسیل سەر مەچا قوتابخانەیەتین دەرخستە بۆ کێرە احتیمالە ئەوژی الوێ هاوینە ئینشاءڵڵا هەر ئێکب گوژمێ تقریبا 200 میلیۆنانە چارۆن قوتابخانەنە ئەوژی دێ بۆ بینایە دێ بۆ هێتا چێکردن ئینشاءڵڵا. 178 qutabxane li berdereş hene û pitirî 45,000 qutabîyan têda dixînin. Naif Ramazan Rûdaw, Berdereş. لەسەر مەترسیە کولسەر مامۆستا و خاندەکار و هەر کادرێکیان فەرمانبەرێکت ناوە ئەوێ دبستانێدا هەیە گەل دبستانێندی ئەم زێرە سەر ناوە بەرپرسیاردا لەسەر بە میژارەیە ئاغوین برێز محەممەد فائز و مامۆستایە لە قوتابخانەیە دووستێک لە بەردەڕەش گەل برێز مەهدی خەلیل پرەوەبەرێ پەروەردەیە بەردەڕەش میهبانên me ne hêm xêratên gelek spas bihewe مامۆستا محەممەد مدوێدشتە دەست پێ بکەم تو شێ بێژیە من ڕۆژێکا کوهین چنە قوتابخانەیە چاوەیە ینی ڕۆژێکە باران بیت ڕۆژێکا گەرم بیت ڕۆژێکا حرەکە بیت gelek وڵای ڕەوش و قوتابخانەمە زۆر لاوازە شەهیان خان لەبەرەوەی یعنی باڵەخانەکەمان هەیەکجا لە ناو چووە زۆریش حاڵی لاوازە بۆ نمونە ئەگەر لە وەرزی زستانان ئێمە کاتی دەچێنە دەوام هەرگیز ژوورەکان یعنی گەرم نابنەوە واتە هەر مامۆستا و هەم قوتابیەکان هەر لە سەرمایی دەبینێن بەهۆی ئەوەی تێکشکانی پەنجەرەکانیش هەروەها دەرکەکانیش و لەسرە هەمووی ناخۆشتر کە سەقفەکەی دلۆپەی دەکات هەنی ئەوانە هەموو زۆر ناخۆشم بەڕاستی و هەمی مەترسیدارن لەسەر مامۆستا و هەم لەسەر قوتابیانش بێگومان. ئێستا هەموو پولەکانوان زۆربەی پۆلەکان بەڵێ دیواریان هەموو دەرەزی بردووە دەتوانیت دەرەوە ببینی لە ناو پۆلەکەوە یان لە دەرەزی دیوارەکانەوە. لە هەموو ئەو پولانەش داوام دەکرێت؟ بەڵێ لە هەموو پۆلەکان داوام دەکرێت بگرە ئێمە کۆگایەکمانیش هەبوو بەهۆی زیادبوونی قوتابیان یعنی ناچار بوون ئەم کۆگای بیکەن بە پۆل بۆ قوتابیان.
مەبەستم ئەوە بوو لەبەر مەترسی ڕۆخان لەبەر دڵۆپە لەبەر هەر شتێک بێت ئێوە نەتانتوانیوە شوێنی قوتابیەکان بگوازنەوە بوو پۆلێکی تر یان شوێنێکی تر لە ناو قوتابخانە جێ هەیە شوێن هەیە؟ ئاخرشایان خە هیچ شوێنێک ترمان نییە یعنی ئەگەر شوێن هەبێت خۆمان قوتابیەکان لەبەر ئەمە ترسیە ناهێڵین یعنی ئەیان گۆزنەوە بۆ شوێنێک تر بەڵام هیچ شوێنێک ترمان نییە زۆر داوامانش کردێت لە پەروەردەی قەزای بەردەڕەش کابینە بۆمان دابین بکەن بەڵام هەریز وەڵامیان نەبوو. باشە دیوارێکم بینی ئەویش ڕۆخاوە ئەوە کەی بوو چۆن بوو؟ ئەمە پێشی هەفتەیەک بوو بە شەو بوو ڕەشەبایەکی تند هات ئەم دیوارە ڕووخاوە کە ڕۆژی دواتر بینیمان ئەو دیوارەکە ڕووخاوە یعنی سوپاس بخوا کە لە کاتی دەوام نەبوو ینی کارەسات ڕووی دەدا ئەگەر لە کاتی دەوام واینا ئەم دیوارە ڕووخاوە ینی کارەساتی گەورە ڕووی دەدا. باشە دیواری مەکتەب ئێستا نییە؟ نەخێر ئێستا دیواری مەکتەبمان نییە ینی نیوەیان هەڕووخاوە مەکتەبی ئێمە ئێستا بێ با بڵێن سیاجە دیوارەکەی ئەوەیشی ماوە یعنی مەترسیدارە هەر بەڕاستی زۆر مەترسیدارە لەسەر ڕووخاندنە. چەند قوتابیتان هەیە مامۆستا محەممەد؟ خۆی ئامادەی دۆستێکی تێکەلاو سنتەرێکە یعنی 10 گوند لە خۆیەوە دەگریت نێزەکەی 150 قوتابیمان خەیە و ئێمەش 18 مامۆستاین کە 12مان دامەزراوین و 6یان جوانە بێژن. باشە یان ئەتوانین بڵێن زیاتر لە 170 کەس لە ناو بینایەکی ئاوا دەوام دەکەن. لە کێکەوە ڕەوشەکە ئاوا خراپ بووە یعنی لە کێکەوە ئەو هەموو درز و دڵوپە و پەنجەرە و دەرگاوە هەموو شتانە شکێنراون ئەوە کەی بووە؟ وڵا ئەوەی ڕاستیبی شایان خان خۆی ئەم باڵەخانەیە لە 1986 هاتە دروستکردن بەڵام بە تەواوی دروست نەکرا و لە ساڵی 2003 ئامادەی دۆستێکی تێکەلاو هاتە دامازراندن لەم باڵەخانەیە ئیتر ساڵ بە ساڵ ڕەوشەکە خراپترە بێ قەت نوژەن کراوە پێش ئێستا؟ مامۆستامان هەیە کە ئەمە 18 مامۆستای لەوێن دەردادەنیشین ینی بڕوا بکە تا زۆر جا هەوڵمانداوە نوژەم بکرێت بەڵام بێ شۆلە یعنی هیچ سەر ناگری هەر وەکو خۆی لێ دێتەوە خراپتریژە بێ. باشە تو باسی تو گەیشت ئەو حەدەی سەقفەکەی داکەتیە باشە هەر کاتێک ببتە باران فەرموو هەر کاتێک ببتە باران چۆنە؟ یعنی هەر کاتێک ببتە باران یعنی سەر سەقفەکان هەموو دەبتە گۆمی ئاو دەبێتە هۆی دلۆپا یعنی بەڕاستی چەند نۆژەنج بکرێتەوە دوای چەند ساڵێک وەکو خۆی خراپتریش لێ دێتەوە. باشە ینی ئێوە هەستەکەن کەڵکی نوژەنی ماوە ئەو هەموو درزانە ئەو سەربۆن و سەقفە خراپە؟ نابەخوای ئەگەر نوژەم بکرێت دوای چەند ساڵێکتر وەکو خۆی لێ دێتەوە باشە هیوادارین ئەگەر بێتەوە ڕووخاندن دووبارە بنیاد بکرێتەوە. باشە قەت هەبووە قوتابی بڵێت من واز لەو مەکتەبە ئەهێنم یان واز لە مەکتەب ئەهێنم قەت هەبووە ڕووداوێک ڕوویدا بێت شتێک بوو بێت ینی بەس بەوەی زیاتر تەسەوری وەزعەکە بکەین ئێوە شوێنی مانەوەی ئێوەی مامۆستا ئەو پۆلانە هەموویان وان شتێکی نەخوازراوی لێ دروست بووە؟ سپاس بۆخوا تاکو ئێستا ینی بەهۆی چاودێری مامۆستایان کە هەمیشە چاودێری قوتابیان دەکەن بۆ ئەوی تووشی هیچ کارەسان نەبن ینی نەمان هێشتووە هیچ کارەساتێک ڕوو دەت بەڵام لە هەر کاتێک ئەگەری هەیە کارەساتی گەورە ڕوو بدەێت. ڕاستە لەبەر وا ئێمەش ئەو بەرنامەمان کرد چونکە لە هەر ئەگەرێک هەیە شتێک ڕوو بدات ئێوە شانستان هەبوو سپاس بخوا کە شەو بوو ئەو دیوارە ڕووخا ئەتوانی پێم بڵێت ئەگەر ئەو دیوارە خوانەکە یان ئەو دیوارەی کە ماوە ئەگەر بڕۆخێت ینی چ کارەساتێکی لێ دروست دەبێت؟ خۆی هەر بە تایبەتی ئێستا شایان خان یعنی ئێستا کاتی تاقیکردنەوەیە یعنی کە قوتابی دەردێت بە دوای سێبەرە ئەگەڕێی چووکە ڕۆژێکی گەرمە
يعني ناچار دەبێ یان ئەچێتە بن دیوارەکان یعنی ئەم دیوارەش هەر بەڕاستی زۆر جێگای مەترسیە ینی خوا نەکا بڕۆخێت بەسەر قوتابیانە ئەین دەبێت کارە ساتێک ڕوو بدات باش مامۆستا محەممەد لەگەڵم ببێنە دەنگتان کراوەیە هەر کاتێویستان تێبین یەکتان هەبێت ئیزافەیەکتان هەبێت لەسەر قسەکان حەزەکەم بێمەوە لای ئێوە زۆر سپاس دەکەم ئێستا بڕێز مەهدی خەلیل پڕێبەرە پەروەردە بەردەرەش لەگەلمەیە سەر ئەوێ مژارێ مامۆستا مەهدی ئێوەش بەخێر بن زۆر سپاس با بزانم لە ئێوە چەند مەکتەب هەن کە وەزعیان ئەو هایە وەک وەزعی ئامادەی دۆستەک ئێمە وەکو بەڕێوەبارەتی پەروەردەی بەردەڕەش تەمان ئاگامان لە قوتابخانەی ئامادەی دۆستەک هەیە خۆتان دەزانن ئامادەی دۆستەک لە ساڵی 1986 لە سەردەمی ڕژێمی ناوچوو دروستکرا بەڵام بە تەواوینەوە وەکو هەیکەل بابوو بەجێماوە پاش بە قەزابوونی بەردەڕەش ئێمە وەکو بەڕێوەبارەتی پەروەردەی بەردەڕەش ئێمە ئەو کاتی سەرپەرشتیاری یەکەم بیم ئەوەمان نیوژینکردنەوەمان کە بۆ قوتابخانەیە دروست کرد لە بۆ کاهرەبایات و سەحیات و تا ڕادێک عنی گونجاو بوو بۆ خوێندن لەناو ئەو قوتابخانەیە بەڵام پێکهاتەی جیۆلۆجی منتەقەی ئێمە بە تایبەتی قەزای بەردەڕەش ئەو باڵەخانە دادەکەون ینی ناو دەچن و تووشی با بڵێن تێک دەشتێتن دیوار خراپ دەبیتن و دەڕوخێتن دەرز دەباستیتن و نمونەیەکی ئەومان هەیە لە شوێنی ئەم قوتابخانەی یان چەند مەترێک لەوی دوور قوتابخانەیەکە بە ناوی قوتابخانەی دۆستەکی بنەڕەتی تێکەڵاو و بە شێوەیەکی هەندەسی دروستکرا قوتابخانەیەکی 6 پۆلی بوو و ئەویش بە هەمان شێوە تووشی ئەم حاڵەتە بوو و تووشی داڕمان بوو و بڕیاری دراکە لەلایەن وەزارەتی پەروەردە کە ئەو بینایە بڵێن جارێکی دی بڕخێتەوە و سەر نوێی بینایەتێکی تقریبا بە حدودی 40 مەترێک 50 مەترات هاتە دروستکردن بە ناوی قوتابخانەی دۆستەکی بنەڕەتی تێکەڵاو باشە ئێستا ئەو قوتابخانە کە لە وەزعێکی ئاوهادایە مامۆستا نە دیواری هەیە نە پەنجەری هەیە نە دەرگای هەیە سەقفەکی ئاوا دەڕۆخێت دیوار هەمووی درزە ئێوە خۆتان من متئەکدم ئێوەشیان نیگەرانە لە وەزعی کە مامۆستا و قوتابی تێدان هەن و داوامەکرد بەڵام ئێوە بەڕاستی ناترسن لەسەر ژیانی ئەوان خەتەر نییە؟ بەڵێ شەیان خان پچە مبالەغە لەو بابەتەی تێدا هەیە ئینسان دەبێت وەک خۆی بلێتنەوە تەمان ئەو بینایەتە دەرکە و پەنجەرە هیچ قەعیبی نییە تەنیا شوورەکە ڕەشەبایەکی تونند هات ئەو شوورێت تووشی داڕمان بوو ئەو خۆم وەکو بەڕێبەری پەروەردە لەگە سەرپەرشتیاری یەکەم سەردانی قوتابخانەم کرد و دیسان سوپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە ئەویش نوێنەری خۆی کە کاک ڕەمەزان بوو ئەویش هات سەردانی ئەو قوتابخانەی کرد تەمان بە شوورەکەی ڕخاوە و ڕاستە قوتابخانە من دەڵێن دەرزی بەستووە بەڵام پەنجەرە و دەرکە و ئەوانەی تەواوە ینی خۆمە سەردانمان کردیەوە بەڵام بەڵێن 100% گونجاو نییە لۆ خوێندن بەس هاوکاران حەزەکەم لەگەڵ من و مامۆستایان لەگەڵ من بێت هەرچێکنیان لەگەڵ مامۆستا دیمانەکان لە جەو بن یەکشت هەیە ئێستا دەرگا و پەنجەرە مەترسیان نییە لەسەر ژیان بەڵام درزەکان سەقفەکە مەترسیە باش بێگومان بەڵام دیوارەکە درزەکان ئەوانە هەمویان مەترسیان هەیە یعنی نەک ئەوەیە مەترسیان نیە هەر وتم پێش ئێستاش وتم الحەمدولله شانسیان هەبوو کە بە ڕۆژدا نەبوو لە کاتی داوامکردندا نەبوو مەبەستم ئەوەیە ئێوە ئەڵێن ئێستا مەترسی نییە لەسەر ژیانی ئەو مناڵانە یان ئەو مامۆستایانە ئێستا وەکو باڵەخانە مەترسی نییە بەڵام شوورەکە ڕاستە شوورەکە لار بۆ تۆزێک تەمان بەهۆی ڕەشەبایەکات تەمان شوورەکە ڕوخا خۆی چەند مترێک مابوو خۆم وەکو بەڕێوەبەری پەسەردانم کرد لەگەڵ قوتابەکان شوورەکەمان بەرداوە کە مەترسی نەبی لەسەر قوتابیان باشە ئەی ناوپولەکان ئێستا درزێکی ئاوە نەبی ینی ئەوانیە بۆ دەرەجەی ینی مەترسی نییە لەسەر ژیانی مناڵەکان هەیە درز هەیە نا مەترسی ئەوهانیە کە بڵێ وڵات با بڵێن باڵەخانەکە دەڕوخێتن و دەکەت مەترسی سەر ژیانی قوتابیان ئەگەر مەترسیە بە خۆمان باڵەخانمان چۆڵ دەکرد ینی ئەو بەشی هەندەسە مهندسی خۆمان و کە مهندسی بە ناوی کاکسەمیر مهندسی مەدەنی سەردانی قوتابخانەی کردیە ینی ئەو بە دەرەجەی نییە کە بڵێ وەڵام مەترسیش تەواویە ڕاستە
شوورەکەمە لەگەڵتم شوورەکە وەکو پێویست نەبوو و ئێستاش حاوەق حال ئەوها یعنی ئەمە چ بەدیلی دیمان نەبوو لۆ ئەوەی لەبەر ئەوەی خۆتان ئەو ژمارە قوتابیانی ئێستا 130 قوتابی ماوە ڕاستە چەند گوندێک لە خۆ دەوروبەر دەگرێتەوە ئەو گوندانە کە سەر بە ئەو وەکو سنتەرێک لێداون ئێمە کێشەکمانەیە کێشەی نەبوونی جێگامانەیە بۆ نمونە ئامادەی ڕوویە تێکەڵاو نێزیکە کا لە سنتەری ناحیە ڕوویە ئێستا ئەوانی مشکلێ جێگایان هەیە ئەمە مشکلێت جێگامان هەیە کە نەمانتوانی کە ئەو قوتابیانە کە قوتابخانەی دابخێنێتدان هەرواسێنی کە بچنە قوتابخانەی ڕێ بە ناچاری ئەمە ئەوەمان کرد کە خوێندن لێرە بخوێندرێت باشە مامۆستا مەهدی ئەو ئەندازیارەی کە دەڵێ ئەمە مەترسی نییە ئەو گەرنتی ئەوە ئەدا مەسەلەن ئەو پۆلانە ئەو بیناتە تەحملەکە و هیچ بەسەری نایەت مەترسی نییە لەسەر ژیانی ئەو کەسانەی کە لە ناو بیناتن وەشکەشایان گەرنتی لە هیچ شتێک نییە خۆ دەزانی ینی ئێستەوە بینایەتە ینی بەڵکی بینات دەڕێت دەتاوەقا بۆمە لە ڕزێک دێ ڕاست بینایەکە دادەڕێنێت دەڕوخێتن یعنی ئەوەی نییە ینی کە بڵێن وڵات گەرنتی هیچ گەرنتی تێدا نیە بەڵام ئەو باسە لە دەکرێتەوە چونکە پێش ئێستا مامۆستا مەهدی خۆت وتت ئێوە طبیعەتێکتان هەیە لەو ناوچەیە خانوو لەو ناوچەیە طبیعەتێک عەرزەکە وایە دەڕوخێت ڕەنگە لەسەر جووری ئاخاکە بێ یانی شتێک هەبێت مەبەستم ئەوەیە بزانم کە ئەو وەزعەکە ئەوهایە ئەگەر ئەندازیاریش بڵێت مەترسی نییە ڕەنگە لەلایانی دەرونیەوە مەترسی هەبێت تەڵەبەکە مرتاح نەبێت لەو ژوورە مامۆستاکە مرتاح نییە لەو ژوورە دڵۆپەیە سەرمایە ئەزانم شوێنتان نییە بەڵام گەرنتیەک هەیە ئەو بیناتە بتوانێت تەحمل بکات گەرنتی لە هیچ شتێک نییە خۆت دەزانی گەرنتی لە هیچ شتێک نییە ئێستا موال ناو باڵەخانەی پەروەردەی بەردەڕەشم تووشی بۆمبە لەرزێک بی احتیمالە بکەمە بن ئەو بەڵام ئەگەریش هەیە ئەگەر هەیە ڕەنگە ئەو بیناتێت تو تێدابی زیاتر تەحمل بکات لەو بیناتێکە قوتابیانەی تێدان بەس دەرفەت بدە بەلێ فەرموو دەرفەت بە برای خۆت بدە ئێمە ئێستا 4 بینایەتمان هەیە 4 قوتابخانەمە لە سنووری پەروەردەکەمان ئامیانۆک خەمیس کچک قەرەناس ئەوانە ئەو 4 قوتاب ئەو باهڕەوان نوێ ئەو 4 قوتابخانەیە بەشی ئەندازە سەدانی کردێک و تووشی بەبلێ مەترسی هەیە لەسەر بەڵام ئێمە ناچار بین یانی ئەمە بۆکو بڕیاری وەزارە ویسمان جێبەجێ بکەین نووسراوەکمان کرد لە قوتابخانەکان کاکە قوتابخانەکان چۆرکن لەبەر ئەوەی بڕیاری وەزارەتە چۆرکەن ئەنجومەنی مختاری گوند هەمووی نووسراویان کردیە و ئێستاش بە بەلگە لە لامانە و نوسخێکمان هەناتە بەشی ئاڤایی لە بەڕێوەبەراتی گشتی دهۆک ئەوانە لەسەر ئەوەی خۆیان گوت کاکە ئەمە چی چارەمانە ئەمە دەوام دەکەین لە قوتابخانە بە ناچاری ینی بەڵام یعنی بوو ئەو قوتابخانانە قەرەناز بەهرەوان خەمیس کچێک و ئامیانوک لەگەڵ دووستێک ئەوانە تیمی ئەندازیاری ئێوە سەردانیان کردووە بڵێن ئەمە ئەبێ چۆڵ بکرێت ئەزانم ئێوە دەڵێن خەڵکی گوندەکە ئەڵێن ئێمە چۆڵ ناکەی چونکە بەدیلمانە بەڵام ئەبێ ئەوانە چۆڵ بکرێن بە بڕیاری ئێوە و تیمی ئەندازیاری ئێوە ئێمە تەمام بریارەکە و خۆی بریارەکە گەیشت دەستمان بە پێی بڕیاری وەزارەت بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دۆک بەڵام هەناردی بۆم بەڵام ئێستا بۆ نمونە قوتابخانەی قەرەناس نزیکەی 230 قوتابی هەیە بچنە کێ چی جێگایەک نییە یاڵە حەل چییە تۆرە حەلەکی لۆ مندانێ چ حەل نییە ئەو خەلکی گوند و ئەنجومەنی مختار گوتن کاکە ئەمە باوش قوتابیانی ئەمە لەسەر ئەوەی خۆمان ئەمە تەحملی مەسئولیت دەکەن بە ناچاری داوام دەکەین لە قوتابخانەیە باشە هیچ حەلتان بەدەستەوە نییە چاوە هیچ حەل چارەسەر نییە حال ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی بەردەڕەش ئەمە نووسراو بنکردە بۆ جیهاتی پەیوەندیدار بۆ تەربیە گشتی بۆ وزارەتی پەروەردە تەمان خۆشبەختانە جەنابی وەزیری پەروەردە و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕێز کاک مەسرور بارزانی و لەسەر خەتە لەگەڵمان بۆ نمونە ما قوتابخانەکمان هەبوو لە سەنتەری ناحیەی کەلک تەمام نەکرا بوو 127 ملیۆن دینار جەنابی سەرۆکی حکوومەت سەرفی کرد بە بڕیارێکی تایبەت کە ئەو بانەخانەیە توانیمە تەواو بکەین ئێستا ئەوە لە بەرداشت پێویستان بە چەند قوتابخانەیە بۆ ئەوەی لەو کێشەیە ڕزگار بن ئێستا تقریبا 43 قوتابخانەمە پێویستە ئێستا دروست بکرێتن
باش و 56 قوتابخانەش پێویستی بە نوێژنکردنەوە هەیە ڕازی بوون ڕەزامەندی بوو چەند ئێمە وەکو ئاواهی ئاوایی خۆمان فەرموو مامۆستا مەهدی 136 ئاوایی خۆمانە خۆمان هەیە باشە پێویستیمان ئێستا حالی حاضر 43 قوتابخانەمان هەیە پێویستیمان بە 43 قوتابخانەیە لە قوتابخانەکە هەموو بکرێتە ئێکداوامی لە سنووری پەروەردەی ئێمە باشە ڕەزامەندی بوو نوژەنکردن یان دروستکردنی قوتابخانە هەیە بەڵێ ئێستا دوینێ مەهندسی با بڵێن قایمەقامیایی بە ئاگاداری ئێمەی کردەوە کەواتە ڕەزامەندی دراوەوە بە بڕی 350 ملیۆن دینار بۆ نوێژنکردنەوەی دروستکردنی ئەو بەهراوە نوێیە کە ئێکە لەو قوتابخانەی کە تووشی داڕمان مەترسی لەسرە و هەروەها قوتابخانەی بشریان کچان و قوتابخانەی بشریان کوڕان سەر بە ناحیەی کەڵک ئەوانە و هەمووی نوێژن بکرێتەوە لە سنووری پەروەردەی ئێمە باشە ئێستا بۆ قوتابخانەیەک چونکە ئەمڕۆ باسی هەموو قوتابخانەکانی سنووری بەردەڕەشەکەین و مەبەستمانە گرنگی بە هەمویان بدرێت ئێستا بۆ قوتابخانەیەک کە داوای نوێژەنکردنەوە بکات ڕەزامەندی نەبێت داوای کابینە چارەسەر ناکات لە وەزعەکە هیچ چارەسەر نابێت ئێمە پێویستیمان بە زێدەکردنی پۆل هەیە پێویستیمان بە کابیناتیشە ئێستا ئەگەر بێتن و هەشتا کابینە لۆمان دامید بکرێ واتە هیچ کێشە لە سنووری پەروەردەی ئێمە نامینێ وەکو باڵەخانە لەبەر ئەوەی ژمارە قوتابیان بەرەو زۆربوون دەچی ئێستا ژمارە قوتابیان لە سنووری پەروەردەی قەزای بەردەڕەش نزیکەی 46,000 قوتابیە باشە ینی ئێوەش لەگەڵ دابینکردنی کابینەن بەڵام بۆچی دابین ناکرێن ئەوە تەمان ئەمە وەکو ڕسمیات هەموو داواکاریانکەمان ئاراستەی جیهاتی پەیوەندیدار کردووە ڕاستی ئەمن لێرەدا لەو منبەرەی من سوپاسەشی بێپیان ئاراستەی جەنابی وەزیری پەروەردە دەکەین بەڕاستی هەردەم لەسەر خەتە لەگەڵ ئێمە یعنی بەڕاستی سعات 10 شەوێ 11 شەوێ تەلەفۆن جەنابی بکەن تەلەفۆنی هەڵدەگری و لەو بابەتەی ئامادەی ئەو بخۆی مطلعە و نوێنەری خۆی جەنابی هەناردی لەو ئامادەی دۆستێک فعلاً ڤیدیۆی کرد ڤیدیۆکەی بێشانی جەنابی وەزیری جەنابی وەزیر وتی و دەرخستەکشمان چا کردیە جەنابی وەزیر تەمان ئەمە ئەو لەسەر خەتە لەگەڵ ئێمە خۆی ئەو قزیە قەوم هەموو تقریبا دە ڕۆژەکە ئەو ینی ماوەیەشی دووری درێژ نییە بەس ئێمە بڕۆنێ ئێمە خوشی بەڕێز ئەگەر ڕخسەت بدەین ئێمە دەرخستەکمان چا کردیە لۆ ئامادەی دۆستەک لە 26/8/2021 کە ئەو قوتابخانەیە بێتە نوێژنکردنەوە و بڕی 50 ملیۆن دینارمان بۆی وەکو دەرخستە دروست کردیە باشە ئێستا نووسراوەکەش ئاراستەی جەنابی وەزیری پەروەردە کرایە بەڕێی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دۆ ڕەزامەندی دراوە نەخێر بەس کتابمان نووسراومان کردنی ئەم چاوەڕوانی وەڵامی جەنابی وەزیری پەروەردەینە باشە ئەتوانی پێم بڵێیت مامۆستا ئەتوانن پێم بڵێت بۆ ساڵی داهاتوو قوتابیەکان هەر لە ناو ئەو وەزعە دەوام دەکەن یان شتێک دەگۆڕێت والله ئەوە مەسەلەکە لكل حادث حديث ئەوە طبعا إن شاء الله ئەو بابەتە إن شاء الله بەپێی توان ئەمە دەتوانین چارەسەر بکەین ئایا قوتابیەکان تەوزیعکەین لەسەر ئامادەیەکان بە هەر حالەک یعنی یان قوتابخانەی ژین بکرێتەوە ئەو بۆ ساڵی داهاتوو ئین شاء الله ئەمە پلانمان دەبی لە ئەو بابەتەی ئین شاء الله چارەسەرێکی گونجاویش دەدۆزینەوە دەی ئین شاء الله زۆر سپاس مامۆستا محەممەد ئەتوانم قسەی ئێوە وەربگرم بزانم داواکاری ئێوە چییە ئێوە هەست بە ترس ناکەن لەناو ئەو بیناتە ژینگەکە چوونە بوو خوێندن ژینگەکە چوونە بوو تاقیکردنەوەکان ئەوەی ڕاستی بێشایان خان ڕاستی ئێستا هەر باڵەخانەیەک هەیە یعنی ئەزانی ئەگەر نۆژەم بکرێتەوە ئەوە دروست دەبێت و هیچ کێشەی نامێت بەڵام هەندە باڵەخانە هەیە دەزانێت کە نۆژەنیش بکرێتەوە هەر ینی بێشۆلە وەکو بڵێ ئەزعل و هیچت مەکردیە ینی خاص ئێستا باڵەخانە ئێمە کە من گوتمە تو سەقفەکەی داکەتیە کە تو سەقفەکەی چۆم نۆژەن دەکرێتەوە دیوارەکانی ئێستا کە وا دەرەزی بردیە کە شوێنی خۆی هێڵە علی دیوار لەسەر دیوار بۆ نمونە تقریبا سانتیمێک 2 سانتیم شوێنی خۆی هێڵایە
یعنی ئێوە هەستەکەن بە ترسیە لەسەر ئێوە ڕازمە دەرکە و پەنجەرەمان هەیە بەڵام زۆربەی پەنجەرەکانی تێک شکاون بێگومان هەست بە ترسی کوتایی ئێوە چیە داواکاری ئێوە لێنەراتی ئەو قوتابیانە وڵا داواکاریمان ئەوەیە شایان خان ئەگەر نۆژەم بکرێتەوە ئەوە بە تەواوی نۆژەم بکرێتەوە کە هیچ مەترسی نەمینێت و هیچ وەکو خۆی لێنێتەوە باش یانێش ئەوەیە بڕۆخێن دووبارە بنیا بنێتەوە داواکاریمان ئەوەیە بۆ سەلامەتی هەم مامۆستایان و هەم قوتابیان بێگومان سەلامەتیەوان لە پێش هەمی تشتای گەلێک سپاس مامۆستا محەممەد زۆر سپاس مامۆستا مەهدی سپاس بۆ وێژێ بەرپرسیارەوە